لە ماوەی 236 ساڵی ڕابردوودا سلێمانی بە چەندین قۆناغی جیاوازدا تێپەڕ بووە و لە گەشەسەندنی بەردەوامدا بووە. بەپێی داتاکانی بەڕێوەبەراتی ئاماری سلێمانی کاتێک بناغی شاری سلێمانی دانرا لە ساڵی 1940دا 10 ساڵ دوای بنیادنانی شارەکە 2144 ماڵی تێدا بووە و ژمارەی دانیشتوانەکەی 10,000 کەس بووە. لەو ژمارەیەش 103 ماڵی جوولەکە بووە و 9 ماڵی کلدان و 5 ماڵی ئەرمەنی بووە و ئەوانی تری موسڵمان بوون. لە ساڵی 1820دا 5 دیوەخان و 2 مزگەوتی گەورە و گەرماوێکی تێدا بووە. بەپێی زانیاریەکان لە ساڵی 1950دا شاری سلێمانی گەشەی کردووە و ژمارەی گەڕەکەکانی بۆ 6 گەڕەک زیادی کردووە. 10,000 ماڵی تێدا بووە کە 5,000 خانووی گڵ و 5,000یشی بە خشت و بەرد دروست کرابوون. بەپێی سەرژمێریەکی ساڵی 1970 ژمارەی گەڕەکەکانی سلێمانی بۆ 27 گەڕاک زیاد بووە. لە دوای دروستبوونی حکومەتی هەرێمی کوردستان سلێمانی زیاتر گەشەی بەخۆ بینیوە و ئێستا ژمارەی گەڕەکەکانی با تاسڵوجە و ڕاپەڕین و بەکرەجەوە بۆتە 209 گەڕەک و بەپێی داتاکانی بەڕێوەبەراتی ئاماری سلێمانی تا پێش هاتنی شەپۆلی ڤایرۆسی کۆرۆنا ژمارەی دانیشتوانی ناوشاری سلێمانی زیاتر لە 193,000 خێزانن کە دەکاتە زیاتر لە 982,000 کەس. هاوکات سلێمانی لە ڕووی ژێرخانی ئابووریشەوە پێشکەوتنی بەرچاوی بەخۆ بینیوە کە لە ئێستادا زیاتر لە 215,000 بینایی تێدایە کە 168,000 خانووی نیشتەجێبوونن جگەلەوەی زیاتر لە 25,000 شوقەی نیشتەجێبوونی تێدایە. لە سلێمانیدا 504 خوێندنگای بنەڕەتی و ئامادەیی حکومی هەیە لەگەڵ 14 خوێندنگای بنەڕەتی و ئامادەیی ناحکومی. لە خوێندنگا حکومیەکاندا ساڵانە 15,245 مامۆستای بنەڕەتی و 3,423 مامۆستای ئامادەیی وانە دەڵێنەوە. 265 مامۆستاش لە خوێندنگا ناحکومیەکاندا وانە دەڵێنەوە لەگەڵ بوونی خوێندنگای خێرا و 11 خوێندنگەی پیشەیی. لە سلێمانیدا 8 پەیمانگای پەروەردەیی ناحکومی هەیە کە 408 مامۆستا وانەی تێدا دەڵێنەوە جگە لە بوونی 47 دایەنگای حکومی و ناحکومی و لەگەڵ 87 باخچەی ساوایانی حکومی و ناحکومی. لە ڕووی تەندروستیشەوە 22 نەخۆشخانەی حکومی و 15 نەخۆشخانەی ناحکومی هەیە. 8 مەڵبەندی تەندروستی و 251 بنکەی تەندروستی هەیە و بە کۆی گشتیش 3,184 پزیشک کاری پیشەی خۆیان دەکەن بە هاوکاری 12,685 کارمەندی تەندروستی. لە بواری خوێندنی باڵاشدا 2 زانکۆ و 7 پەیمانگای حکومی تێدایە و 1927 مامۆستا وانەی تێدا دەڵێنەوە لەگەڵ 7 زانکۆی ناحکومی کە 570 مامۆستای هەیە. ساڵانەش بە نزیکەیی 6,000 خوێندکار لەو زانکۆ و پەیمانگایانە خوێندن تەواو دەکەن. هەر لە ناو سنتەری شاری سلێمانیدا 148 فەرمانگەی حکومی هەیە و 125,000 فەرمانبەر دەوامی تێدا دەکەن. لە ڕووی ژینگەییشەوە سلێمانی بە پاکترین شار لەسەر ئاستی عێراق دادەنرێت و بەپێی ئاماری ڕێکخراوە ژینگەیەکان ڕێژەی سەوزایی لە ناو سنتەری شاری سلێمانیدا لە 18%. بەپێی داتاکانی بەڕێوەبەراتی ئاماری سلێمانی لە ساڵی ڕابردوودا نزیکەی 30,000 منداڵ لەدایک بووە و نزیکەی 4,000 کەسیش کۆچی دواییان کردووە. تێکڕای تەمەنی هاوڵاتیانیش لە نێوان 73 بۆ 75 ساڵ ئەژمار کراوە. هاوکات بەپێی ئامارەکان پێش بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا ساڵانە با تێکڕای نزیکەی 7,000 پرۆسەی هاوسەرگیری ئەنجام دراوە و با نزیکەی 2,000 خێزانیش لە یەک جیا بوونەتەوە. هەر لە سلێمانیدا خانەی کوڕان و کچان و خانەی بە ساڵاچوانیش هەیە کە کەسانی بێپشت و پەنا داڵدە دەدەن. لە ڕووی ئەدەبی و هونەریشەوە سلێمانی لەلایەن پەرلەمانی کوردستانەوە بە پایتەختی ڕۆشنبیری هەرێمی کوردستان ناسێنراوە و جگە لە بوونی چەندین کتێبخانە و ناوەندی ڕۆشنبیری لە ڕووی ڕاگەیاندنیشەوە 29 تەلەڤیزۆن و 34 رادیۆ لە سلێمانیدا هەیە جگە لە دەرچوونی گۆڤار و ڕۆژنامە و هەبوونی دەیان سایت. لە ڕووی ئاینیشەوە لە ناو شاری سلێمانیدا
241 مزگەوت و 4 کڵێسا بوونیان هەیە. لە ڕووی پیشەسازی و بازرگانیشەوە زیاتر لە 32,000 شوێنی بازرگانی و پیشەسازی هەیە لەگەڵ بوونی زیاتر لە 1730 کۆمپانیای ناوخۆیی و 515 کۆمپانیای دەرەکی.